ئافرەت هەیە بە زۆر دراوە بەشوو لە 15-16 ساڵیە وەرە گوێ لە دەنگی بگرە لای من کە بۆی نردوم و داوای دوعای خێرم لێکە جەرگێ بێ بە ئاو بۆی لە چه عەذابێکە والله تحملی قسەکانی ناکەی یعنی ئەڵێ من 4 ساڵە زەواجم کردووە من نەمویستووە باوکم بە زۆر بەشووی یاوم باشە 16 ساڵ بۆ بەشوو دراوە بە کابرایەک شەو ڕۆژ لێدا چەند جار شوێنی شکانوە چەقۆی لێیاوە ئەڵێ چمەوە ماڵە باوک پێم ئەڵێ نابێت تەلاق بدرێ نابێ ئافرەتی تەلاق دراو لە عایلەی ئێمەیە هەبێ بۆ عایلەی تۆ چییە لە عایلەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاترە دوو کچی تەلاق درا ڕوقیە و موکەرسوم ژنی عوتبە و عوتەیبە بوون تەلاق درا ناتنەوە ماڵەوە بۆ تۆ خۆ بە چییە زانی ناپیاوە وەکو کچەکەت خستوەتە دەسی ناپیاوێ بۆ غەڵەتەکەت چاک ناکەیتەوە ناپیاو کچەکەت دەربێنیتەوە لە دەسی ناپیاوەکە خۆ بکەیتەوە بە پیا و ڕایگری یان ئەگەر تۆ تەلاق بدرێ دوو کچی کەمەیە ئەوان شویان بۆ ناکرێ کەس نایەوێ نەبی بە عیبە مەقسێتی بۆ کێ بۆ کچە داماوە باشە ئەی ئەگەر دوو کچەکەی کەشێدا بەشوو ئەوانی ژمێردەکانی ئاوا نان و شەقیان پێدان کاتێک کە کچەکانی شەویستیان قسە بکەن مێردەکانیان وتیان بۆ خوشکەکەی کەتان قبوڵیەکە بێوەش قبوڵیکەنە وەختە چیەکەی خۆ ئەوانی شەفەوتان وەڵاهی برا پیاوی پیاوانە کچەکەی ئەگرێ بە سنگیەوە ئەگەر بوو بێ بە پیرێژنێکی ژەمیش پیرەمێردێکیش بێت تا ئەمرێ خزمەتیەکە نایخاتە دەسی نامەردەوە نایخاتە دەسی ناپیاوە کە بۆ شێوە بێ لەگەڵی